هێزە ئەمنیەکان بە دەوروبەری بارەگا حیزبیەکانی گەرمیاندا بڵاویان پێدەکرێت و هەندێک لە حیزبەکانیش بە تایبەتی پارتی و یەکگرتووی ئیسلامی بۆ خۆ بە دوورگرتن لە پێکدادان لەگەڵ خۆپیشاندەران بەشێک لە بارەگاکانیان ڕادستی هێزە ئەمنیەکان دەکەن. خۆپیشاندەران لە دەڤەری گەرمیان هەموو ئاراستەکران بۆ بارەگەکانی ئێمە لە پارتی دیموکراتی کوردستان بەداخەوە پەلاماری ناوچەی کەلاری ئێمەیاندا سووتاندیان دوو خەساریشی لێکەوتەوە کە یەکێکیان کادری ناوچەی ئێمە بوو هەروەها یەکێکیان هاوڵاتێکی تر بوو بۆ ئەوەی خەسارەکان زۆر نەبن لەسەر ڕێنمایی سەرکردایەتی خۆمان بڕیارماندا سەرجەم بارەگاکانمان لە دەڤەری گەرمیان سەحب بکەین یان نەیەڵین یان ڕادستی دام و دەستگاکانی حکوومەتی هەرێمی بکەین بۆ ئەوەی خەسار نەکەوێتەوە و چەند ڕۆژێک لەمەوبەر خۆپیشاندەران لە گەرمیان هێرشیان کردە سەر ناوچەی کەلاری پارتی و سووتاندیان لە بەرامبەریشدا دوو کەس بە فیشەکی هێزە چەکدارەکان کوژران. دواتر خۆپیشاندەران چوونە سەر بارەگای یەکگرتووی ئیسلامی و بەردبارانیان کرد. لە ئێستاشدا بارەگای ئەو حیزبە لەلایەن هێزە ئەمنیەکانەوە دەپارێزرێت. ئێمە دوای 2 ساعت گفتوگۆ لەگەڵ خۆپیشاندەرانە کە تەڵەبیان چیە داواکاریان چیە بۆەوەی بارەگاکەمان نەسووتێنن گەیشتەوە ئاسەی کە هەستمانە کرد ڕۆی ئەوازێکە تونند و تیشی لێ بکەوێتەوە و خەڵکی تیا بێتە قوربانیان بریدار بۆیە بە ئیتفاقیە لەگەڵ ئیدارەی گەرمیان و لایەنە پەیوەندیدارەکانە ڕێکەوتین کە بارەگاکانمان تەسلیمی لایەنی ئەمنی شارەکە بکەین و لەبەرەوەی خوانەخواستە قوربانیان برینداری لێ نەکەوێتە ئەوە بوو ئیدارەی گەرمیان و لایەنە پەیوەندیدارەکان بە تایبەتی پۆلیس و ئاسایش و هێزە ئەمنیەکان هاتنە پێشەوە ئێمەش بارەگاکانی خۆمانمان تەسلیمی ئەوان کردووە و هێزە ئەمنیەکانیش دەڵێن سەرماڵی هاوڵاتیان دەپارێزن بۆیە بڵاوەیان کردووە. ئێمەوەکو هێزەکانی پۆلیس و ئاسایشی ناوخۆ هاتوون بۆ ئێرە بۆ پاراستنی سەرماڵی هاوڵاتیان و هیوادارم لێرە هیچ گرجی و ئاڵۆزیەک نەبێت لە بەڕێی خوێنی هیچ کەسێک نەڕژێ. جێگیربوونی هێزە ئەمنیەکان لە بارەگای حیزبەکان لە کاتێکدایە پێشتر حیزبەکان بە تایبەتی پارتی دەستگا ئەمنیەکانیان بەکەم تەرخەم تۆمەتبار کردبوو. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمەریکا، پارێزگای کەرکووک.